مافانەی کە پەیوەندیان بە ئازادی مرۆڤ هەیە بە شێوەیەکی گشتی لە پاشەکشەدان ڕۆژ بە ڕۆژ بەداخەوە دیارە زیندوترین نمونە بۆ ئەم بابەتە ئەمڕۆ بابەتی دەگیرکردنی کەیسی قارەمان شکری ڕێکانیە بەداخەوە ئەم کوڕا کە ماوەیەکی زۆرە دەستگیر کراوە هەر بە نهێنی دەستگیر کراوە بە هەتا حکومدان و با بڵێن سزنکردنەکەشی هەر بە نهێنی بووە ئەوە یەکێکە لە پێشەرکردنی مافەکانی ئازادی ڕۆژنامەنووسی چونکە کاتێک کە ڕۆژنامەنووسێک دەگیرێ خۆ با بڵێن دەستگیر دەکرێت مافی خۆیەتی کە پارێزەری هەبێ و مافی خۆیەتی کە چەند کەسێک لە ئامادە من لە ڕۆژی محکەمەکردنەکەشی کە بە چەند حکم دەدرێت بەڵام بەداخەوە ئەوەی کە دەیبیستن ئێمە وەکو چاودێران لەم کەیسە زانیومانە بە هیچ شێوەیەک هیچ کەس و کارێکی خۆی یاخود پارێزەرێکی ئامادە نەبووە لە ڕۆژی دادگاییکردنەکەی دیارە هەر کەسێک کە دەگیرێت جگای گە ڕۆژنامەنووسیش نەبێ دووشت حکمی بەسەر حکمی تۆمەتباربوون دەدا یەکێکیان کە بەڵگە هەبێ بۆ ئەم کەیسەی کە دانەوێ ئیشی تێدا بکەن لە محکەمە بەڵگە هەبێ دووەمیان ئەوەیە کە شاهێدی ڕووداو هەبێ دیارە ئەمە هیچ یەکێک لەمانەی نەبووە کە حکم دراوە بەداخەوە نازانم بچ خۆتێکی قانونی ئەمە سزن کراوە ئەوە دەبێ بەڕاستی لە دەسەڵات بپرسین کە بۆچی ئەم کەم کەیسە بەو شێوە نهێنیە جێبەجێکراوە بەداخەوە هەر لەوانەیە هەر یەکەم کەیس نەبێت لە کوردستان خۆ ئەمە نمونەی زیندوتریشمان هەیە وەکو شێروان شێروانی و مامۆستا بەدەر بەرواری و ئەمانە کە ماوەیەکی زۆرە کە ڕایگشتی لەسەری قسە دەکا و جوڵاوە هەمویان بە تاوانی دەزان کە ئەمان بە بێتاوانیان دەزانکەوە بە حکم دراون بە 6 ساڵ ئەمانە دیارە ڕۆژێکی وا هاتوتە پێشەوە لە هەرێمی کوردستان بەداخەوە دەسەڵاتی هەرسێ دەسەڵاتەکەواتە دەسەڵاتی قەزایی و تەنفیزی هەم تەشریعی یعنی بە جۆرێک بە ڕۆحی تۆڵەکردنەوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان هەڵسوکەوت دەکەن یاخود تەسەڕوف دەکەن ئەمە دۆخێکی خراپی دروستکردووە لە هەرێمی کوردستان و پێویستە هەموو ئەوانەی کە خەمی یاسانە پێویستە هەموو ئەوانەی کە خەمی مافی مرۆڤیانە ئەوانە بەدەنگ ئەم کەیسانەوە بچن چونکە ئێمە کاتێک کە دۆخێک دێتە پێشەوە لە هەرێمی کوردستان هەمومان چاوەڕێی ئەوە دەکەین کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان یاخود کۆمەلگای نێودەوڵەتی لەسەرمان بەجواب بێ دۆخێکی وەکو دۆخی داعشکە هاتە پێشەوە یاخود چۆن دەڵێ دۆخی ئەوەی کە تیرۆریستانی پێش داعشش دروستیان کرد هەمومان چاومان لەوە بوو کە کۆمەلگای نێودەوڵەتی یاخود ئەو ڕێکخراوانەی مافی مرۆڤ هەمومان لەسەر ئەم دۆخی کە لە کوردستان دروستەوە بەجواب بێن خۆکە بەداخەوە ئەوە جۆرێکە لە بێئومێدبوونی هاوڵاتیان لە دەسەڵاتی کوردی بە تایبەتی ئەوانەی کە لە درۆپچی دەسەڵاتدان و کە لە قوتبی دەسەڵاتدان چونکە ئێمە زۆر باسمان لەوە کردووە کە بوونی دەسەڵاتێکی سێبەر یاخود دەسەڵاتێکی قوڵ لە ناو حکوومەتدا وا دەکا کە بە ڕوحی تۆڵەوە ئیش لەسەر ئەم کەیسانە بکە بەس بە تایبەتی لە مەنتیقەی دوهۆک و زاخۆ ئەمانە کە بە ڕوحی با بڵێن پارتی دیموکراتی کوردستان دەناسرێت ئەمانە بە زۆرێک کە تەعامل لەگەڵ ڕۆژنامەنووسان لەگەڵ چالاکانی مەدەنی لەگەڵ ئەوانەی کە هەموو ئەوە کەسانێک کە ئیش لەسەر مافی مرۆڤ و ڕۆژی مافی مرۆڤ دەکەن بەداخەوە بە زۆرێک تەعاملیان لەگەڵ دەکەن کە بە ڕوحی تۆڵەوە ئیشیان لەگەڵ دەکەن یعنی ئەوانە پێیان وانییە کە ڕۆژنامەنووس یاخود ئەو چالاکانە بۆ ئەوەیانە کە ئیش لەسەر ئەوە دۆسیی گەندەڵی بکەن دۆسیی گەندەڵی دەکەن یاخود کێشەیەک کە شاردراوەتەوە ئەمانە ئاشکای دەکەن لە پێناوی بەرژەوەندی گشتیدا ئاشکای دەکەن بەڵام بەداخەوە ئەم دەسەڵاتە کە لەوێ بە زۆرە ڕوبەڕوویان دەبێتەوە بە ڕوحێکی تۆڵە ڕوبەڕوویان دەبێتەوە پێی وایە کە دوژمنی دەسەڵاتن ئەمانە بەڵام لە حقیقەتدا ئەمە وانییە ئەمە دەبێ بە حقیقەت پرسیار لە خۆیان بکەین بەڵام ئەوە خۆیەوەی کە ئێمە دەیبینین دەسەڵات بە زۆرە کورسی خۆش دەوێت کە پەیوانیە کە قەت دەستی لێبەر بدا ئێمە مەسلەی سەرۆکی هەرێم مەسلەیەکی ڕوونە و هێندە دوور نییە تەنانەت سەرۆکی پەرلەمانی لەسەر کورسی دادراوە بڵێن ڕێگریان نەکرد کە بێتەوە ناو پەرلەمان و ئیش و کارەکانی خۆی بکانی تەنانەت بەزە سەر لە خۆشویستن بۆ کورسیەک وە چەندجار بۆ خۆشویستن بۆ یەک کورسی وەزیرێک یاخود مدیر عامێک ئەم دەسەڵاتە دۆخێکی دروست کردووە کە بە هیچ شێوەیەک هاوڵاتیان یاخود ڕۆژنامەنووسان نەتوانن بەرگری لە مافی خوار هەم لە مافی خەڵک هەڵبەتە دادگایکردنی گیراوانی بادینان ئەمە کەیسێکی سیاسیە نەک یاسایی و بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕینە و پاشەکشێ بە دیموکراسی لە چەند مانجی ڕابردوو بەدەیان ڕۆژنامەنووس ڕاگەیان کار چالاکوانی مەدەنی مامۆستا ڕاپێچی زیندانی کراون ئەوانە کە بە شێوەیەکی زۆر
نامرۆڤانە نادیموکراسانە گیراون و لەیان دەستگا ئەمنیەکانەوە ڕاپێچ کراون. بۆ نمونە ڕۆژنامە نووس هەیە کە بێ ئەوەی کە سوکاری یان خانەوادەی ئاگادار بێ دادگایی کراوە و حکمی بەسەردادراوە. دەسەڵاتێک پاشەکشەی کرد لە دیموکراسی بە هەموو مانایەکان دیموکراسی ڕوو لە پاشەکشە کرد هەموو ئەگەرێک کراوەیە چاوەڕێ هەموو ئەگەرێکی لێ دەکرێم. دۆخی ئێستای هەرێمی کوردستان لە ڕووی ئازادی ڕادەبڕین ممارەسەی سیاسی زۆر کشاتەوە دواوە. لەوانەیە بڵێم 10 ساڵ پێش ئێستا هەچەند ئەو کاتەش ئازادیێکی ڕەها نەبووە بەڵام باشتر بوو لە ئێستا. بەداخەوە لەم کابینێدا بە تەواوەتی خۆری ئازادی بڵێن خۆری دیموکراسی لە کوردستانی عێراق بە تەواوەتی ڕوو لە ئاوابوونە. قارەمان شکر ڕێکانی و ڕۆژنامە نووسەی کە بەبێ دادگاییکردن ڕاپێچی زیندانی کراوە و لەلایەن دەستگایەکی ئەمنی مەحکەمەی کراوە و حکمی بەسەردادراوە. چەندە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕێکخراوەکانی دەرەوە لەسەر هێڵن هاتوتنە سەرخەت بەڵام بەداخەوە بە تەواوەتی باسم کرد ئازادی ڕادەربڕین لە کوردستان لە پاشەکشەدا مافی ڕۆژنامە نووسان هاوتای وڵاتانی دراوسێ بەنمونە بهێنینەوە ئەوە لە پاشەکشەدا لێرەش.